سریلانکا ئەو وڵاتەی کە خەڵکەکەی لە حەوزی سەرۆکدا مەلایان کرد. چی بۆیە هۆی داڕمانی ئابووری ئەو وڵاتە بەڕادەیەک کە ببێتە هۆی داخستنی دەرگای نەخۆشخانە و قوتابخانەکان. سریلانکا نەتەوەیەکی دوورگەییە کە دەکەوێتە باشووری هیندستان. ئەم وڵاتە ساڵانێکی زۆر لەژێر داگیرکاری بەریتانیەکاندا بوو تا ساڵی 1948 سربەخۆیی خۆی لە دەسەڵاتی بەریتانیا بەدەستهێنا. ژمارەی دانیشتوانی سریلانکا بە نزیکەی 22 ملیۆن کەسە. سریلانکا لە گروپی نەتەوەیی جیاواز پێک هاتووە کە لە سینهالیەکان، تامیلەکانی سریلانکا و مۆرسەکانی سریلانکا و تامیلەکانی هیندۆس و چەندین گروپی کەمینەی تر پێک هاتووە. لە ڕووی ئاینیشەوە سریلانکا لە بودی و هیندۆس و ئیسلام و مەسیح پێک هاتووە کە بودی ئاینی فەرمی وڵاتەکەیە. ئەم وڵاتە ساڵانێکە ململانەی دەسەڵاتی تێدایە. نەتەوەی سینهال و تامیل ساڵانێکی دوور و درێژە لە ململانێدان. سینهالەکان چەندین ساڵە حکومڕانن لە وڵاتەکەدا. پاش کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ، خێزانی ڕاجاپاسکا کە لە نەتەوەی سینهالین بۆ ماوەی چەندان ساڵە باڵادەستن لە وڵاتەکەدا. ئەم خێزانە لە نۆ برا پێک هاتوون و بە خێزانی براکان ناسراون. بۆ ماوەی 20 ساڵە دەستیان بەسەر وڵاتەکەدا گرتووە. هۆکاری خۆپیشاندانەکانی سریلانکا چی بوو؟ لە سەرەتای مانگی نیسانی 2022ەوە خۆپیشاندەران لە کۆڵۆمبۆی پایتەختی سریلانکا ڕژانە سەر جادە بەهۆی بڕانی بەردەوامی کارەبای ڕۆژانە و کورتهێنان لە خواردنی ڕۆژانە و دەرمان و سوتەمەنی. خەڵکی بنەماڵەی ڕاجاپاکسایان بە هۆکاری سەرەکی ئەم قەیرانانە دەزانی. بەڕادەیەک هەڵ ئاوسان بە ڕێژەی لە سایە 50 زیادی کرد. نرخی خۆراکیش بە ڕێژەی لە سایە 80 بەرز بۆیەوە. قەیرانەکە گەیشتە شوێنێک حکوومەتی وڵاتەکە توانای دابینکردنی سوتەمەنی بۆ پێداویستە سەرەتاییەکانی وەکو پاس و شەمەندەفەر و ئۆتۆمبیلی خەستەخانەکان نەبوو. بە شێوەیەک ئەم کەمبوونەوەیە بووە هۆی بەرزبوونەوەی بەرچاوی نرخی بەنزین و گازوایل. تا لە کۆتاییەکانی مانگی حوزەیرانی ئەم ساڵدا حکوومەت فرۆشتنی بەنزین و گازوایلی بۆ ئۆتۆمبیلە ناپێویستەکان بۆ ماوەی 2 هەفتە قەدەغە کرد. فرۆشتنی سوتەمەنی بە تەواوەتی سنووردار کرا. قوتابخانەکان داخران. تەنانەت داوا لە خەڵک کرا لە ماڵەوە کار بکەن تا یارمەتی پاراستنی پێداویستیەکان بدەن. سریلانکا چیدی توانای هاوردەکردنی پێداویستەکانی لە دەرەوەی وڵات نەبوو، چونکە زیانی گەورە بە دراوەکەی گەیشت بوو. پێنەدانی سوود بە قەرزی وڵاتەکە زیانی گەورەی بەناوبانگی وڵاتەکە لەلایەن وەبەرهێنەرانەوە گەیاند بوو کە بۆ یەکەم جار بوو لە مێژووی وڵاتەکەدا توانای دانەوەی سوودی نەبێ. ئەمە وای کردبوو قەرزکردنی پارەی پێویست لە بازاڕە نێودەوڵەتیەکان قورستر بێت و زیانی بە متمانەی درا و ئابوووریەکەی گەیاند بوو. ئەم وڵاتە زیاتر لە 51 میلیارد دۆلار قەرزداری قەرز دەرەبیانیەکانە، لە نێویاندا 6.5 میلیارد دۆلار قەرزاری چینە. حکوومەت پەتای کۆڤید-19 بە هۆکار دەزانێت کە کاریگەری خراپی لەسەر سێکتەری گەشتیاری وڵاتەکە هەبووە. هەروەها یەکێکی تر لە هۆکارەکان کە حکوومەتی سریلانکا دەستنیشانی کردووە ئەو زنجیرە هێرشە تیرۆریستیە کە لە ساڵی 2019 3 کڵێسا و 3 ئوتێلی گەورەی لە کۆڵۆمبۆی پایدەخت کردە ئامانج. ئەم هێرشەش هێرشێکی خۆکوژی ڕێکخراوی گروپە ئیسلامیە تۆندڕەوەکان بوو. بەڵام پسپۆڕان هۆکاری قەیرانەکە دەگێڕنەوە بۆ خراپ بەڕێوەبردننی خێزانی ڕاجاپاسکا، چونکە پاش کۆتایی هاتنی شەڕی ناوخۆی سریلانکا لە 2009 و هاتنە دەسەڵاتی خێزانی ڕاجاپاسکا تەنها کاریان لەسەر هاوردەکردنی کاڵا بۆ بازاڕی ناوخۆیی کردو، هیچ هەوڵی هەناردەکردن و پێشخستنی بازرگانی دەرەکیان نەدا.